کراوەی کوردستان 24 لە زانکۆی دۆهۆکین لە کۆنفرانسی زانستی نێودوڵەتی جیۆنۆسایدی گەلی کورد بۆ ئەم کاتە میوانێک کشمان لەگەڵدایە دەمانەوێت قسە و پرسی زیاتر لەسەر بابەتی جیۆنۆسایدی گەلی کورد بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز فەواز عەبدولعەباس جێگری سەرۆکی نێردەی عێراق لە لێژنەی کاروباری بێ سەر و شوێنان. أهلا وسهلا أستاذ فواز، أهلا وسهلا وشكرا على فواز زۆر سپاس بۆ ئامادەبوون لەگەڵمان لە کوردستان 24. شەرەفە بۆ من سپاس بۆ ئەم دەرفەتە، سپاس بۆ دەرفەتی قسەکردن لەگەڵ جەنابت و قسەکردن بۆ بینەرانی بەڕێز. زۆر سپاس بەخێر بێن بەڕێز فەواز. باڵێ هەروەکو دەزانن ئەمڕۆ ئامادە بوون لەم کۆنفرانسە کە تایبەتە بە جینۆسایدی گەلی کورد. چۆن ئەم هەوڵانە دەبین یاخود گرنگی ئەم کۆنفرانسانە چۆن دەبینن نەک تەنها بۆ گەلی عێراقی بەڵکو بۆ تەواوی جیهان کە دەرخەری جینۆسایدەکانی بەرامبەر بەری گەلی کووردە؟ زۆر سپاس. گومانی تێدا نییە ئەم جۆرە کۆنفرانسە دەبێتە هۆکاری نوێبوونەوەی ئازارەکان یاخود دەبێتە هۆکاری نوێبوونەوەی یادگاریەکان سەبارەت بە دەستدرێژەکانی مافی مرۆڤ. هەروەکو جەنابی سەرۆک بارزانی باسی کرد وتی ئەم جۆرە کۆنفرانسانە دەبێتە هۆکاری ڕێگری لە دووبارەبوونەوەی ئەم تاوانانە. لیژنەی باڵای بێسەر و شوێنان تەنها لە هاوکاریەکانی تەنها لە چوارچێوەی پشتیوانی ڕێخستنی ئەم جۆرە کۆنفرانسانەدا خۆی نابینێتەوە، بەڵکو کاری دیکەی هەیە. من لەگەڵ هاوڕێکانم ئەمڕۆ ئامادە بووین لێرە بۆ پێشکەشکردنی ئەو کارانەی کە کردومانە وەکو لیژنەی باڵای بێسەر و شوێنان. هەروەها دەمانەوێت ئێمە ئەزمونونەکانی ICMP وەخود لیژنەی باڵای نێودوڵەتی بێسەر و شوێنان ئەزمونونەکانمان بەشداری پێ بکەین لەگەڵ گەلی کوردستان، بەتایبەتی لەو شەڕانەی کە ڕوویان داوە لەو گۆڕەبە کۆمەڵانە و لەو تیرۆرەی کە ڕووی داوە دەمانەوێت ئەزمونونەکەی خۆمان بگوازینەوە. لە ڕوانگەی ئامادەبوونمان لەم کۆنفرانسەوە دەبینە هۆکارێک بۆ ئەوەی کە دۆسیە ئەنفال و دۆسیە ئازارەکانی گەلی کورد بگەێنینە دەوڵەتانی دیکەی جیهان بۆ ئەوەی بە جیهان بڵین کە تاوانی گەورە بەرامبەر کورد ڕوویداوە. زۆر باشە. بەڕێز ئایا هیچ هەمانگەجێکتان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان یاخود لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی تایبەت بە ئەنفال و جینۆسایەت و کۆمەڵکوژی؟ بەڵێ، ئەمە پرسیارێکی زۆر گرنگە. زۆر سپاس کە ئەم پرسیارت کرد. با من سادەی بکەمەوە. ئێمە وەکو لیژنەی باڵای بێسەر و شوێنان لیژنەیەکی باڵاین. کارەکانمان لە عێراق دەست پێ کردووە لە دوای ساڵی 2005ەوە بە پشتیوانی پەرلەمان و دەرکردنی یاسا، چونکە پەرلەمانی کارەکانی ئێمەی ڕێخستووە. کارمان کرد لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2010ەوە کە یەکەمین نووسینگەمان لێرە کرایەوە. من ئەو کاتە هاتم بۆ ئێرە وەکو یەکەمین نووسینگە کردمانەوە. هەروەها دەستمان کرد بە کارکردن لەگەڵ لایەنە حکوومیەکان، بەتایبەتی ئەو لایەنانەی کە کار لە بابەتی بێسەر و شوێنان و قوربانیانی ئەنفال و قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە دەکەن. کارمان کرد لەگەڵیان. زۆر سپاسیان دەکەم. لەگەڵ کاروباری شەهیدان، وەزارەتی کاروباری شەهیدان، لەگەڵ وەزارەتی تەندروستی کارمان کرد. سەرەتا کارمان لەسەر پەرەپێدانی تواناکانمان بوو. کارمان لەگەڵ لایەنە جیاوازەکانی حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستان دەست پێ کرد. دواتریش هەوڵماندا کە ڕاهێنان بە کادیرەکانی ئەو وەزارەتانە بکەین، بەتایبەتی ئەو کادیرانەی کە کار لەسەر هەڵدانەوەی گۆڕەبە کۆمەڵەکان دەکەن. وەکو جەنابتان بینیتان لە ڤیدیۆکەدا کە ئەو برایانەی لەو گۆڕستانانە کاریان دەکرد لەلایەن ئێمە ڕاهێنانیان پێدراوە. نەک تەنها ئێمە کارمان لەگەڵ کادیرەکانی هەڵدانەوەی گۆڕەبە کۆمەڵەکان کردووە، بەڵکو کارمان لەگەڵ کارمەندانی تاقیگەیشت کردووە بۆ ئەوەی کە بە دوواداچوونی ورد بکەن، بەتایبەتی گواستنەوەی DNA. واتە تەواوی کارەکانتان ڕاهێنانە بە کادرەکانی عێراقی تەنها ئەوەندەیە یاخود شتێکی دیکەیە لەگەڵ حکوومەتی عێراقی؟ نەک تەنها بێگومان ئێمە تەنها ڕاهێنان ناکەین، ئێمە تواناکان پەرە پێ دەدەین. هەروەها کاریشیان لەگەڵدا دەکەین لە گۆڕەبە کۆمەڵەکاندا.
ئێمە با ئێمە نزیکەی 95 گۆڕی بە کۆمەڵ هەڵدراونەتەوە بێگومان ئێمە هەموو ئەو گۆڕانەی کە هەڵدراونەتەوە ئێمە لەوێ بووین پشتیوانی تەکنیکیمان پێشکەش کردووە شان بەشان لەگەڵ کارمەندانی هەڵدانەوەی گۆڕەکان کارمان کردووە هەروەها ئەو گۆڕانەی کە هەڵدراونەتەوە ئەو گۆڕە بە کۆمەڵانەی کە هەڵدراونەتەوە لە عەفایف لە تەلشێخیە لە بیابانەکانی سەماوە ئێمە هەمیشە لێوە بووین لەگەڵ جەنابی دکتۆر یاسین ڕۆڵێکی گەورەمان هەبووە هەماهنگگیمان لەگەڵیان هەبووە هەروەها پسپۆڕەکانمان ناردووە بۆ شوێنی گۆڕەکان باشە بەڕێز پرسیارێکی دیکەم هەیە بەڕێز فەواز لەبارەی DNA پشکنینی DNA وەکو دەزانن گۆڕە بە کۆمەڵەکان پێویستە پشکنین DNA هەبی یاخود DNA پشکنین بکرێت بۆ ئەوەی بساندرێت ئەو گۆڕە چێ ناسنامەی بزاندرێت بۆچی تاقیگەیەکی پزیشکی لە هەرێمی کوردستاندا بوونی نییە تەنها تاقیگەیەک لە عێراقدا هەیە ئەو کار چییە؟ با من شتەکە سادە بکەمەوە جەنابەت وەکو ئاماژەت پێدا ئێمە لەسەر ڕووفاتەکان لێکۆڵینەوە دەکەین بەشێکی زۆریان ئێسک و پرووسکن گەیشتن بە ناسنامەی ئەو ئێسک و پرووسکانە گەیشتنە بە خێزانەکانیان ئێستا ئێمە کار دەکەین لەسەر دروستکردنی تۆڕێک لە نێوان کە سوکاری قوربانیەکان و قوربانیەکان ئەمڕۆ من کە قسە لەگەڵ جەنابەت دەکەم ئۆپراسیۆنێکمانە یاخۆت هەنگاوێکمانەیە لە چەمچەماڵ کار لەسەر دۆزینەوە یاخود دیاریکردنی ناسنامەی کۆمەڵێک ئێسک و پرووس دەکەم ئێمە دەچینە لای خێزانەکان لێکۆڵینەوەیان لەگەڵدا دەکەین هەروەها کاریشیان لەگەڵدا دەکەین ئێمە ڕاهێنانمان بە کارمەندەکان کردووە لەسەر ناسینەوەی DNA و تیشکدانەوە بابەتی دروستکردنی تاقیگە ئەمە بابەتێکە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە پەیوەندی بە منەوە نیە وەکو لیژنا بەڵام بێگومان بەڵام ئێوە ڕێکخراوەی نێودەوڵەتینە تایبەتن بە گۆڕە بە کۆمەڵەکان بێگومان قسەکەت 100% دروستە ئێمە وەکو ڕێکخراوێکی نێودەوڵەتی کار لەسەر بێسەر و شوێنان دەکەین بە تایبەتی ئەو بێسەر و شوێنانەی کە بەهۆی کۆچی نایاسایی و ئەنفال و کیمیابارانەوە ون بوون ئێمە زۆر کار دەکەین ئێمە لە ئەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر لە سووریا و لە عێراق کار دەکەین ئێمە لەگەڵ هەموو وڵاتەکان کار دەکەین زۆر سپاس بەڕێز فەواز عابد ئەلعەباس جێگری سەرۆکی نێردەی عێراق لە لێژنەی نێودەوڵەتی کاروباری بەسەر شوێنان زۆر سپاس بەڵێ بەڕێزان هەم دیدارەشمان لەگەڵ زۆر بەڕێز فەواز عەبدولعەباس جێگری سەرۆکی نێردەی عێراق لە لێژنەی کاروباری بێسەر و شوێنان لێرەدا کۆتایی دێت تا ئێستا لەگەڵتان بووین لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە زانکۆی دهۆک لە پێنجەمین کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی جێنۆسایدی گەلی کورد کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان